بەڕێزیان هاتن بۆ لای میوانانی خەڵکەکەی شارە حەیاتەکە. فەرموو. ئەتوانم دوو کەلیمە قسە بکەم؟ بە قوربانتان بم. خوشکی برایانی سلەیمانی، ساڵی تازەدان پیرۆز بێت. خوشک و برایان کە لە دەرەوەی سلەیمانی هاتوون، ساڵی تازەی ئێوەش پیرۆز بێت. زۆر بەخێر بێن بۆ شاری ڕۆشنبیری، شاری خۆتان. ئینشەڵڵا ڕۆژێک دێت لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە بتوانین ئاوها ساڵی تازە پیرۆز لە یەکتری بکەین. هەموومان بە یەکەوە جوانین. هەر هەمووتان بەخێر بێن. ساڵی تازەدان پیرۆز بێت. هەموو کوردستان ساڵی تازەی پیرۆز بێت. هەر بژین. بە قوربانتان بم. ئاوەستە شتێکم هاتە بیر. ئەم پرۆژەی ئین سلەیمانی تازە دەستی پێکردووە و هەر بەردەوامە بێت.